نزیکەی ماوەی 6 مانگە خوێندکارانی بەرنامەی تواناسازی دەرماڵی ژیانیان وەرنەگرتووە و هەندێکیشیان هێشتا پارەی زانکۆکانیان بۆ نەدراوە. ئەمە ژوای کردووە کە خوێندکارانی زانکۆکانی بەریتانیا بێنە دەنگ و داوای چارەسەری کێشە داراییەکانیان بکەن. محەممەد عومەر خوێندکاری ماستەر لە زانکۆی ڕێدینگ، یەکێکە لە زیاتر لە 1000 خوێندکاری زانکۆکانی بەریتانیا کە بەدەست نەبوونی دەرماڵەوە گیرۆدەیە. ئەوە ماوەی 6 مانگ زیاترە من وەکو خۆم خوێندکاری ماسەرم هیچ دەرماڵەیەکی ژیانم وەرنەگرتووە. هەندێک لە خوێندکارەکان بە پارەی خۆیان و قەرزکردن درێژیان داوە بە خوێندن و ژیانیان لە بەریتانیا. هەموو مانگێکیش کرێخان و مەسرفات هەموویە بێ لەسەر حسابی خۆم بیکەم و ئەوەش قەرزمان کردووە بەڕاستی ناتوانین چۆن ئیدامەی ئەم وەزا بکەین. زۆربەی خوێندکارەکانی بەرنامەی تواناسازی وەزارەتی خوێنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان لە وڵاتی بەریتانیا دەخوێنن. لە پاڵکۆکردنەوەی ئیمزا و دەرکردنی بەیاننامە بۆ چارەسەری کێشەکانیان بڕیارە هەفتەی داهاتوو گرتبوونەوەیەک لە بەردەم نووسینگەی حکوومەتی هەرێم لە لەندەن ساز بکەن. ئێمە چەندین نووسراومان نردووە و ئاگادارمان کردوونەتەوە ئاگاداری وزارەتی خوێندنی باڵا و وزارەتی داراییمان کردوێتەوە و ئەنجومەنی وەزیران کە پارەی خوێندنیان بۆ بنێرن، بەڵام خۆ دەزانێت کە قەیرانی دارایی هەبێت ئەوە بەس خەتای حکوومەت نییە کە پارەکان نەدراوە، کێشەمان هەیە لەگەڵ بەختە. ئێمە کارەکەین کە چارەسەری و کێشانە بکەین، بەڵام یەک تۆزکاتی پێویستە. خوێندکارەکانی بەرنامەی تواناسازی بە سوپاسەوە لە بەرنامەکە دەڕوانن، بەڵام پێیان وایە چارەسەر نەکردنی ئەم کێشانە تەگرە لە بەردەم سەرکەوتنی بەرنامەکە و خوێندنیان لە دەرەوەی وڵات دروست دەکات. دەستخۆشیەکی تاواکەن لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەرنامەی توانەسازی و کارێکی زۆر جوانە و ئێمە پشتگیری ئەم پرۆژانە ئەەکەین و هیوادارین بەردەوامیش بێت ئەم پرۆژانە. بەڵام وەکو مەقولەیەک هەیەڵێ ئەلئیحسان بالتەمام، ئەوەی کە ئێمە داوای ئەەکەین ئەلئیحسان بالتەمام بێت، یعنی کارەکان کە هاتووە تا ئێرە بە جوانی هاتووە بە باشی هاتووە، کارەکان بتوانرێت بڵێن بگاتە ئەنجامێکی دڵخۆشکەریانە و بگاتە بڵێن بە شێوازێک ئێمە بتوانین خوێندنەکەمان تەواوکەین. هەروە مامۆستای زانکۆکانیش ئاگاداری کێشەی خوێندکارە کوردەکانن. ئەگەر بێت و ئەو هاوکاری دەکرێن نەمێنێت، مانای وایە پەستانێکی زۆریان لەسەر دروست دەبێت لە ڕووی ئابوووریەوە. ئەگەر خێزانداریش بن ئەوە خراپترە، ئەمەش کاریگەری دەبێت لەسەر خۆیان و خوێندنەکەیان. هەرچەندە قەیرانی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیانی کوردستان و ئەو کەسانی دەروی کوردستانیش هەیە کە بە جۆرێک لە جۆرەکان گرێبەستیان لەگەڵ حکوومەتدا هەیە، بەڵام گرانی بژێوی ژیانی خوێندکاران لە دەرەوەی وڵات وای کردووە کە کاریگەریشی قورستری هەبێت لەسەریان. سەرنگ حارس زێنارتی، لەندەن.